ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردوودا ڕێژەیەکی کەم باران لە بەشێکی زۆر لە ناوچەکانی گەرمیان باریوە. ئەمەش دەرگای بەڕووی مەترسی سەرەڵدانی وشکەساڵی کردوتەوە. بەڕێوەبەری بەشی پلان لە بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی گەرمیانش دەڵێت گریمانەی وشکەساڵی دەکەین نەشی شاردەوە. ئەگەر باران لە ڕۆژانی داهاتوو نەبارێت ئەوە سەرەڵدانی وشکەساڵی ڕادەگەیەنین. نزیکەی 40 میلیمتر باران باریوە تاوەکو بەرواری ئەمڕۆ، بەڵام ساڵی پارد لەم ڕۆژەدا نزیکەی 96 میلیمتر باران باریوە کە ئەمەش فەرقەکە زۆر بینی هەیە و گریمانەی وشکەساڵی ئەەکەین و پلانی ئێمەش تەنها ئەوەی ڕاستیەکەی کە حکوومەت ئاگدار بکەینەوە لە ئەگەری ڕوودانی وشکەساڵی. وەک باز دەکرێت بە هەموو پێوەرەکان ئەم ساڵ نیشانەکانی سەرهەڵدانی وشکەساڵی لە ناوچەی گەرمیان دەرکەوتووە، چونکە جگە لە کەم دابارینی باران هەروەها دابارینیش بۆ شینکردنی بەروبوومە کشتتوکاڵەکان دواکەوتووە. بەم پێیش گەورەترین زیان بەرکەرتی کشتتوکاڵ و ئاژەڵداری و کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان دەکەوێت. لێکەوتەکانی ئەوەی یەکەم سێکتەری کشتتوکاڵی تەبعەن سەرەدی لێدات بە تایبەتی ناوچەی گەرمیان کە زۆربەی زۆری کشتتوکاڵ چکەت زەویەکی تەختایە کشتتوکاڵی تیاکرێت زەویەکان شەمووی پشت بە ڕاستی بە دەیمە بەستێت با بڵێن جوتیاری ئەو ناوچانە یەکەم کاردانەوەی لەسەر دانەوێڵا ئەبێ بە حەقەت لە ڕووی ئابوووریەوە زیانمان بەرەکەوێت. گەرمیان لەبەر ئەوەی ناوچەیەکی وشکە تا ڕادەیەک ڕوبەڕۆی ئەو مەترسیە بووەتەوە و کاریگەریەکانی دیارە بە تایبەتی لە ئەم ساڵە و چونکە ئێمە ئێستاکە های لە تقریبان های لە مانگی دووە و باران تا ئێستاکەوە کوڕێژەی پێویست نەباریوە بۆیە ئەم دیاردەیە زۆر بە وازەحی دیارە و ئەبێ حکوومەتی هەرێم ئیش لەسەر ئەوە بکە و ئەوە ڕابگەێنیە کە ئەم ساڵ ساڵی وشکەساڵیە لەبەر ئەوەی ڕێژەی باران وەکو پێویست نەباریوە. ئەوەی ئێستا بووە بە خەمی جوتیاران و گوندنشینان فەوتانی بەروبوومە کشتتوکاڵەکانیان و ئاستەنگ دروست بوونە لە بەردەم بەخێوکردنی ئاژەڵەکانیان. هەر بۆیە لە چاوەڕوانی ئەوەن ئایا حکوومەت بە چ شێوازێک فریایان دەکەوێت و بە زیانێکی کەمەوە لە ئاسەوارە خراپەکانی وشکەساڵی ڕزگاریان دەکات. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.